بسم الله الرحمن الرحیم بنای خۆی بەخشندە و مهرەبان ئەو ڕۆکەش لە بلۆچی RS سیستەم باسی فارماکۆلۆجیەکەی دەکەین یەکەم لێکچەرکە هەیەمان باسی کەف دەکەین باشە ئەو دەرمانانەی کە بەکاردی لە کۆخە و میکانزمی کۆخە کوی ڕوودەدا لە ساڵی ئێمە دکتۆر زەنجی باسی کرد ئێستا ئیشاڵڵا زیاتر جەقت دەکەینە سەر لایەنە عیلمیەکەی بسم الله الرحمن الرحیم ئەویان ڕیفرەنسەکەیتی بزانین کەف چییە کەف it is a protective reflex mechanism يعني أو بكاردي لبو protective لبو بارزگاری کردنی لەش بۆ نمونە ئەتو لە وەختی ئەوەی کە خواردنە چی دەخۆی ئەو خواردنە لەوانەیە بپەڕێتە تڕێکیای لەو حاڵەتە ئەتو بە چ میکانزمێک دەری دەکەی بە میکانزمی کۆخەی زۆر جار ئێسکە لە قورگت ئاسێ دەبی یان خواردنێک بە غەڵەت دەستە ژۆرێ حتمما ناوی بستە ناوسیەکان لەو حاڵەتەی کۆخە وەکو protective reflex mechanismێک کار دەکات of the respiratory system چونکە نابی خواردن یا خوشت بستە ناو respiratory system help the clear of the airway or irritant mucus and foreign particles irritant سەکەوت زاروێ هەتا ئێسکەک لە قورگت گیر دەبی یان شەر نییە بچیتە ناو ڕێڕەوی هەوا بەڵام گیر دەبی لە شوێنێک گیر دەبی ئەوەش دەبتە هۆی ئیریتانت دەبتە هۆی برینداربوونی یان ڕوشانی لەو حاڵەتەش ئینسانەکە دەکۆخی با بزانین کۆخە کوڕ دەدا میکانزمەکەی ببورن ئەگە بینە ئێرە سەیریکەین لەو وێنەیەدا ئەمە کۆمەڵە ڕیسێپتەرێکمان هەیە ئەو ڕیسێپتەرانە لە لارەنگسینە لە تڕێکیانە باشە کۆمەڵە ڕیسێپتەرێکمان هەیە لەو بەشانە لە منتیقەی سەرەوەی دڵیە لەو پارتانە ئەو ڕیسێپتەرانە ئەگە بین لێرکوانە باسیکەین ئەو ڕیسێپتەرانە لێرە ئەگە تەماشاکە لێرە لەسەر بڕۆنکای کردیتی بۆ نەخواردنە یان میوکەسێک یان بەکتریایەک لێرە گەشە دەکات باشە لێرە میوکەس زیاد دەکات یاخود خواردنێک بە هەڵە دێتە ناو ئێرە ئەو ڕیسێپتەرانە دیتێکتی دەکەن دەزانن کە شتێک لێرە هەیە دێن بە سیگناڵک دەیگوازنەوە بە ئەفەرنت پاثوێی لە بۆ برین چیان بەشی برین برینستێم چند بەشی برینستێم مێدیوڵا لە مێدیوڵا چی بەشێکمان هەیە کەف سنتەرمان هەیە باشە کەف سنتەرمان هەیە کەف سنتەر بەرپرسە لە کردداری کۆخەکردن ئەو دێت دەکە ئەگە پێویستی کردکەوە کەسەکە بکۆخی لە بۆ protective reflex mechanism دەینێری لە بۆ دایافڕەم و لە بۆ ماسوورکەکانی ڕسپایرێشن کە بە قووەت کۆنتراکشن بکەن لەوەی ئەو شتە دەربدرێ ئەوە پێی دەگوترێت کەف هیوادارم شتەکە ڕوونبی ئەوش هەمان قسەی کردێ لێرکوانە با بەردەوام بین types of کەف با بزانین ئەمە چەند نەوعی کەفمان هەیە باشە ئەمە ئەوە ئیدکتۆریە ئەو بەخۆم زیادم کردێ لەو بەرێ ئەمە یوسفڵ کەفمان هەیە واتە پرۆدەکتیڤ باشە واتە بابینێرە پرۆدەکتیڤ کەف سۆری پرۆدەکتیڤ کەف پرۆدەکتیڤ کەف واتە چ واتە وێت کەف کۆخەکی تەڕی هەیە ئاگدار بن زۆر گرینگە ئەو دوو شتەی فەرق پێ بکەن وێت کەف لەگەڵ دڕای کەف یان پرۆدەکتیڤ کەف لەگەڵ دڕای کەف باشە ئەوکەت کە یان نەن پرۆدەکتیڤ کەف یاخود پێی دەگوترێت دڕای کەف ینی کۆخەی وشک ئەویان زۆر گرینگە جیاوازی پێ بکەن ئەوەی دیکەشمانەیە کاتیگۆری کەشمانەیە کە درێ ئەکیوت کەفمان هەیە لەگەڵ کڕۆنیک لەگەڵ سەب ئەکیوتیشمان هەیە باشە سەب ئەکیوتەکەی چییە ئەکیوت چیە ئەکیوت کەمترە لە 3 هەفتە کرۆنیک زیاترە لە 8 هەفتە یعنی 2 مانگ زیاترە کابرا کۆخەی هەیە باشە ئەکیوتەکە 3 هەفتە کەمترە لە ڕاحمدەین 3 هەفتەی لە بۆ 2 مانگەکەی لە بۆ 8 هەفتەکەی ئەو پێی دەگوترێت سب ئەکیوت بین کلاسیفیکیشنی خۆمان زیاتر باسکەین باشترە ئەمە دڕای کەفمان هەیە لەگەڵ وێت کەف دڕای کەف چییە ئەویان دڕای کەفە وێت کەف چییە ئەویان وێت کەفە وێت کەف یعنی سپیوتەمی لەگەرە سپیوتەم یعنی بە کوردی خۆمان ئەمە دەرێن بەڵغام ئەگەر چێ سەیدەلیەکی یەکەم شت کە دەرەی کاکە من کۆخەمە دەرمانەکەم دێ دوو سێ پرسیارت لێ دەکا یعنی ئەو پرسیارانە زۆر مهمە یەکەم پێت دەڵێ ماوەی چەندەکە کۆخەتە ئەوە ئەگە نەپرسی غەڵەتە یعنی ئەگەر تو بچی هەر سەیدەلیەکی ئەوان دەزانن مەفروزە ئەو پرسیارە لێ دەکەن دووەم پێت دەرێ کۆخەکە تەڕیان هیشکە ئەوە گۆخەی هیشک ئەوە کۆخەی تەڕ لۆ چ فەرقێتی کاک دکتۆر ئەو شتە قوربان کوچ فەرقێتی ئەم کۆخەکی هیشک لەوانەیە بەهۆی ئیریتیشنەوە ڕوویداوی بەهۆی شتێکەوە ڕوویدابی ئەم دەتانم لێرکوانە دەرمانی ئەنتی تەسفیف دەمێ و ڕایگرم کۆخەکەی ڕاگرم بەس کابراەک دی کۆخەکی تەڕی هەیە سپیوتەمی لەگەرە باشە بەڵغەمی لەگەرە ئەگە من هاتو ئەو کۆخەیەم ڕاگرت ئەو سپیوتەمە لە ناو بۆڕەکانی هەوا ناو بڕۆنکەی زیاد دەکا ئێوەی زیادی کرد چی لێ دێ ئۆبستراکشن ڕوودەدا یعنی نابی دەرمانی کۆخەی هیشک و کۆخەی تەڕ ئەمە تێکەر بکەین باشە دڕای کەف یعنی نەن پرۆدەکتیڤ یان یوسلس وێت کەف پرۆدەکتیڤ کەف یاخود یوسفڵ کەف باش دێن لێرکوانە باسی ئەکیوت و کرۆنیکیش دەکەین باشە ئەو ئەکیوت کەفمان هەیە لەگەڵ کرۆنیک کەف
ئەکیوتەکە گوتمان کەمترە لە 3 هەفتە، کرۆنیک زیاترە لە 8 هەفتە، یعنی 2 مانگ زیاتر. لێرکوانە ئەکیوت کەفمان هەیە کەمترە لە 3 هەفتە. هۆکارەکانی چنە دەمتان لێرە باسی هۆکارەکانتان لۆ بکەم، بەڵام بابێن لێرە دواتر دکتۆر باسی کردیە. هۆکارەکانی چنە ئەگە ئەکیوت بی زۆربەی جار هەر ڤایرەڵەکە، ڤایرەڵ ئینفێکشنەکە، ورم بە ڤایرەڵ ئینفێکشنەکە یاخود برۆنکایتسەکە، ئینفلامیشنەکە. باشە ئەگە سەب ئەکیوت بی لەوانەیە پۆست ئینفێکشن بی، لەوانەیە بەکتریال ئینفێکشن بی. باشە بەکتریال ئینفێکشن ئەوان زیاتر دەچنە سەب ئەکیوت. ئەدی ئەگە هاتو کرۆنیک بوو کاک دکتۆر، ئەگە هاتو کرۆنیک بوو زۆربەی جارەکان ئەو نەخۆشیە یعنی نەخۆشیێکی درێژخایەنە کابرا ئەسمای هەیە. ئەسماتی یعنی ڕەبۆ، نەخۆشی ڕەبۆی هەیە، لێ کۆخەکەی 2 مانگ زیاتر هەیدی. جێردی هەیە. جێرد چییە؟ جێرد یعنی ئەو ترشێتی کە لە گەدەوە دەگەڕێتەوە. باشە گاستریک ئیسۆفێجەل ڕفلێکس دیسیس، ئەو ترشێتێکە لە مەعیدەوە دەگەڕێتەوە جاروێ دەبێتەوە هۆکاری کۆخە. باشە ئەوکەت کەشمان COPD-ە، کرۆنیک ئۆبستراکتیڤ پەلمۆنەری دیزیز. ئەمە دەزانی COPD و CRPD مان هەیە. کرۆنیک ریستریکتیڤ پەلمۆنەری دیزیزمان هەیە. لەگەر کرۆنیک ئۆبستراکتیڤ پەلمۆنەری دیزیز لەوانەکانی داهاتووداندا لە پاثۆلۆجی دەیخینن. یەک لە نەخۆشەکانی COPD بریتە لە ئەثما. باشە یەک لە نەخۆشەکانی کرۆنیک ئۆبستراکتیڤ پەلمۆنەری دیزیز بریتە لە نەخۆشی ڕەبۆ. کەواتە ئەمە دەبی فەرق پێ بکەین کابرایەکە ئەو نەخۆشی هەیەی ئەکیوتە، لەوانەیە ڤایرەڵ ئینفێکشنێک بی، لەوانەیە سەب ئەکیوت بی، بەکتریال ئینفێکشن بی، لەوانەیە کرۆنیک بی، لەوانەیە کابرا نەخۆشی COPD هەبی، ئەسمای هەبی. ئەو لێرکوانە ئەمە شتێکەشمان هەیە ئەگەر هاتوو باسمان کرد چ حاڵەتێک پێویست دەکات ئەو کەسەی ڕاوانکەینەوە لە بۆ لای دکتۆر. باشە ئەگە کەسەکە گوتی یعنی ئەوە لە بۆ تەڵەبەی سەیدەلی بەو شێوەی دەخینن لە بۆ خۆمان ئەمە بە خۆمان دکتۆرەکەینە دەبی چارەسەریکەین. ئەگە گوتی کرۆنیک کەفم هەیە لە سەیدەلی نابی دەرمانی بداتێ، دەبی نێرتەکەن دکتۆری لۆی تەشخیصی کە ئایا لە بۆ چیان هۆکاریە. چونکە یەکەم ڕێگا کە ئەمە دەیگرینە بەر ئەوەی بەنۆت لەکنە خۆتان بنووسن تێبینی زۆر گرنگ. یەکەم شت کە ئەمە دەیگرینە بەر لە تریتمنتی کەف بریتە لە underlying cause، یعنی بزانین دیتکتی underlying cause بکەین ئەو تریتی دەکەین. First identify the underlying cause before choosing the treatment. ئەوە لە کەف زۆر زۆر مهمە. لێ کرۆنیک کەف دەبین بنێرتەوە لە بەلای دکتۆر، دکتۆر تەماشایکە تەشخیصی کە چیهانە ئەو وەختی دەرمانی وەربگری. لە ئەکیوتەکەی ئاساییە دەرمانی پێدەنێت. نەخۆشەکات ئەکیوت بوو 3 هەفتە کەمتر بوو دەرمانمان پێدا مانگە چکەشاتە گوت وڵی چانە بوو ئەو بۆ 8 هەفتە دیسان دەرمانشکەمان پێدا دیسان چانە بوو دەبی ڕوانی کەینە لای دکتۆر لێ بزانین هۆکارەکەی چییە. یان نەخۆشەکە هات گوتی ئەمن پرۆدەکتیڤ کەفم هەیە سپیوتەمی لەگەرە، ئەگەر هاتو ئەو سپیوتەمە ڕەنجی نەبوو ئاساییە بێڕنگ بوو، بەزەگە هاتو ڕەنجی هەبوو ڕەنگەکەی زەرد بوو کەسک بوو قاوەیی بوو دەنێردێتەوە لای دکتۆر، چکە کەسک و ئەوانە ئەو یعنی بەکتریال ئینفێکشنە دەبی بزانین چناوە بەکتریاک ئەو شتەی کردیە. باشە ئەو لە ڕووی ئەکادمیەوە ئەگە قاوەی بوو لەوانەی خینی تێداوی لەوانەی برینەک هەبی دەبی ڕوانی کەینەوە لای دکتۆر. با بەردەوام بیت. پاتۆفیسیۆلۆجی ئۆف کەف باسمان کرد ئەمە ڕیسێپتەرمان هەیە لەو منتیقانە لە منتیقەی بڕۆنکای لە منتیقەی تڕێکیا لارنکس ئەو ریسێپتەرانە دەچن لە بۆ کەف سنتەر لە ناو مێدیولە ئۆبلنگاتە لە ناو سۆری ناو برینستێم ناو مێدیولە لێن دەرکەف سنتەرەکە زانیارەکەی دەنێرتەوە دەرێتە دایافرام و ئینتەرکۆستەڵ مسڵەکان کە کۆنتراکشن کەن لەوەی کەف ڕوو بدا ئەگە پێویستی کرد. ئیتیۆلۆژی ئۆف کەف، ئیتیۆلۆژی یعنی کۆز ئەو هۆکارانی کە دەبێتەوە هۆکاری ئەوەی کەسەکە توش کۆخەبی لەوانەیە ئەپەریان لەوەر ڕیسپارێتەری تراک ئینفێکشن ئەپەر و لەوەرە ئەو خیندیتان باشە ئەپەرەتە تڕێکیا و لە ئەرەنگسی ئەو بابەتانەیە لەوەرەکە خواردەویستیەکان هەمووی دەگرتەوە ئەگەر ئینفێکشنەک ڕوویدابی ببێتە هۆی کەف یاخود سمۆکینگ زۆر میمە کابرا جغارە کێشە لێ تووشی کۆخی بووە و جغارە کێشان وەتەکە سیلیایەکانیشمان تەمبەڵ بی ئەگە سیلیاش تەمبەڵ بوو میوکە زیاد دەبی لێژدایم من جغارە کێش کچێک بەڵغەم و ئەو بابەتانەی هەیە باشە سمۆکینگ یاخود برۆنکایتس ئینفلامیشن یاخود لەوانەیە تیوبەرکلۆسس بی تیوبەرکلۆسس یعنی نەخۆشی سیل نەخۆشی سیل ئاگدارن باشە پەلمۆنەری تیوبەرکلۆسس لێش گوتمان دەبی دایگنۆز کرێگە کابرا گوتی بەڵغەمەکەم قاوەیە یان کەسکە چکە لەوانەیە نەخۆشی سیلی هەبی لەوانەیە ئەثماتیک کەف بی کرۆنیک هەبی COPD ئەثمای هەبی باشە کەسەکە ڕۆبۆی هەیە لێ کۆخەی توش دەبی لەوانەیە ساینوسایتس بی یعنی چ یعنی لەناو کلینەکانی لوتی لێن دەر ئینفێکشن و شتی وا هەبی لێش کە دەیوێ ئەو بەڵغەمانە ئەو میوکەسانی لەوێن دەرهەیە خاوێنی کاتەوە یان شەرنی ناو بڕۆنکای بی شەر نییە ئەو میوکەسەی خردەبتەوە ئەو سپیتەوەی خردەبتەوە لەوێن دەربی لەوانەیە لەوێن دەربی بە کۆخە دەری بدا. ئەو جارە دێن approach to the treatment of TAF باسی ئەومان کرد یەکەم شت دەبی ئەمە دیتێکتی underlying cause بکەین identify the underlying cause
before choosing the treatment. پاشان جي اما management معناه بزين كو treatment بكين باشا يكمل شتيت مان specific management ونا specific management معناه specific management يعني متى مش هذا كيم زين او نخوشتي هي لو انا ونخوشه اسماء هبي دين در معنى كاني اسماء دني لو انا تي بي هبي تيوبركلوسي هبي دين نخوشه كاني تيوبركلوسي دني لو انا سي او بي دي هبي نخوشه كي هبي باشا لو علطانا او specific management specific treatment ادنا specific اما symptomatic كي دني يعني كوخ كي تساعدكين لو تسمان هي اما سي نوعه طرق من هيك او ركباسيان دكين زياتر سي جروبي سرچی من هي لبو بابتي انتي تصف واتا كافينج انتي تصف يعني درمانه دجاكو خكان باشا ميوكولايتيك يعني او درمانه ودكن او ميوكسا او سبيوتما باشا لايتيك بكري يعني تيك بش زياتر لنا خوي اوي بي زياتر وتريبي لقال اكسبكتورانت همان مواتي هي يعني او بلغمي هيتمان او سبيوتامي هيتمان زياتر هايدريشن بكري لوي اسانتر در بدريها اكسبكتورانت يعني درداني بلغمتي باشا او سيمانه لبو اگداري خوتن انتي تصف اوان لبو دراي كف بكاردن باشا ميوكولايتو اكسبكتورانت اوان لبو ويت كف بكاردن اگدار بالنهبي اما انتي تصفي بين بدينا ويت كافي كباسم كرد ويت كاف يعني بروتكتيف كاف سبيوتمان هي اگر هاتو اما دجا كوخم دا كسكن كوخي او سبيوتمان ناو ري هناسي دميدتو توشي اوبستراكشني دكا يعني تعالى دكا زور سفير تركر اللي هي قرب عشرة ولا بو دراي كاف بكاردي اوانج لبو ويت كاف بخو يعني او دكا بلغمك بيت دري كابر بخو دراي كاف هي اصلا بلغمي او دكا بلغمك تيك بشي بخو دراي كاف بيوزناكا قاطع اودو يعني لبو ويت كاف او يعني لبو دراي كاف لو قوتم مانجمنت اكيد جوازي هي عندك درمان شي لبو هردو كان بكاردي تريتمنت اوف كاف اما او وقتی که کوخی چاره سر دکین دو ایش کردن معنیه که چند لسه پیرفرال ایش دکا و تا لسر ریسپیراتوری سیستم تراک تکی باشا يعني لسه برونكاي ایش دکا لو منطقاني ريسبتور کی تدا لو منطقاني ایش دکا باشا سنترال سايت معنیه سنترال سايت لسر كف سنتر ایش دکا لا برين ستيم باشا او بيرفرال سنترالي نمونه كم لو هيتا هنايتو نمونه انتي تصفم هنايتو باشا ديجا كوخه كان اوي زور باوبي او دو درمانه لكتشري دكتوري باسي زيادري كرديا بس ما تزاري دين باسي او دو بابتي دكن كوداين من هي لغير ديكسترو ميتورفان باشا كوداينو ديكسترو ميتورفان او انا سنترالي ايش دكن يعني ايش لسر ميشك دكن ايش لسر كف سنتر دكن كوداين او انا اوبيويد دراجن يعني بخويا لاساس ده لبونماني ازار عكاده بخوي بابين هو ميجو بزن اما كل ميجو تسار سري كف ما كرديه كم شد كبكار هات لبوي مورفين ما بكارينه دوها تماشا ما كده كوره بها مورفين زور اديكتيفا كسكي توشي او دا كابي وي الو دبي باشا بين ريليفيش زياتر لو مورفين تماشا ما كر سايد ايفكت زياتر بكار منينا اصلا این گوران کاریک من لیکرد استعلیشنک من لیکرد هیروین دروست بو هیروین حتی معاش باش بکارده حتی صالق بهاره دوها گوتیان کاکا و زیستار کفر هیروینی بکار بلی لو بابته کره بابه هیروین لبو یوفوریا بکار نیکابلا تفدوی او ماده مخدرات کوده بلی لبو کف حسن ایش ما لادر دسکاریچ کمان کرد سه دروست بو کوداین دروست بو کوداین است او گولد استاندارده لبو کف بەڵام هەستین لەوەش باشترمان دروست کرد چونکە ئەوەشان دە خراپەی هەیە ئێستا باز دەکەین لەو سلایدێ باسی دەکەم هەستین دێکسترۆ میتۆرفانمان دروست کرد باشە دێکسترۆ میتۆرفان ئەوش سینتێتیکە لە چ دروست دەبی هەر لە مۆرفینی دروست دەبی وەک کۆداینەکەی باشە سینتێتیک مۆرفین لایک دراگە لیس ئەدیکتیڤە ئەدیکشنی زۆر کەمە وەروە نۆ پەین ریلیف علاقەی لە مەوزوعی ئازار ئەو بابەتانە نییە ئەوش ساید ئیفێکتی خۆی هەیە بە زۆر باشترە لە کۆداینی باشە ئێستا باسیش دەکەین لەبەرچ ئەوە سنترالەکە بابین بابەت خۆما بزر نەکەین بابزین پێرفرالی کویش دەکا پێرفرالی یان دەرمانەکە ئیش لەسەر بڕۆنکای دەکا ئیش لەسەر ئەو منتیقانە دەکا یاخود ئاسانترین چارەسەر کە هەمان بی ئەوە لێرە سپێڵەکەی خەڵەتە ستیمە ستیم چییە کەسێک لێ دەرێتە تو کۆخەمە باشە دەرێتە تو کۆخەمە ئەو چارەسەرە لە بۆ هەردووچی بەکاردێ هەم لە بۆ پرۆدەکتیڤ کاف یعنی یوسفڵ کاف یاخود وێت کاف هەم لە بۆ دڕای کەفش بەکاردێ ئەویش چیە دەری کاکە ئاوی گەرم بینە بێخەناو جامەچی پەڕۆکەچی ئەستوریش بەسەری خۆت دادا ئەو هەڵمەی بێخەناو ڕێڕەوی هەناسەت عنی لە ڕێلووت و دەوەوە هەڵی مشە باش ئەوە چ دەکا make a thin film of water on bronchi دێ لێرکوانە لەسەر ئەو بڕۆنکایانە لێرە
تینەکی تەنک ئاوی دروستی دەکا ئەوە لۆچ باشە ئەگە هاتووە ئەمە سپیوتەممان هەبی سپیوتەم بەخۆمان دەزانین لینزە ئەو ئاوەوەی لێ دەکات قیچەک شلتر ببتەوە ئاسانتر دەربدرێ ئەگەر نەشمان بوو ئەوە چی دروست دەکا پرۆتەکتیڤ لێرێکی دروست دەکا باشە وەکو چێ ئیش دەکا وەکو دێمڵسنت یعنی چێ یعنی باوها برێم وەکو کۆوتەک ئەوە دەرمانشمان هەیە ئێستا باس دەکەین هەندێک شروعمان هەیە بەکاردێ وەکو دیمڵسن کار دەکا یعنی وەکو ئەو ئاوەی دێچینەکی لێرە فین لێرەکی دادنێن لەوانەیە ئیریتیشنەکمان هەبی لێرە باشە برینێکمان هەبی لێرە ئەو دەرمانە دێ وەکو مەرحەمەکی لەسەری دەبی پارێزگاری لێ دەکا ئەو ئاوەش بە هەمان شێوە برینێکمان هەیە لێرە تقریبا پڕی دەکاتەوە پارێزگاری لێ دەکا وەروەها میوکۆلایتیکە میوکۆلایتیک یعنی وە دەکا بەڵغەمەکە ئەوی باسمان کردەگە بەڵغەمی شەبی و بەڵغەمەکە تێک دەشتێ لێژ ئەگە میوکۆلایتیک بی کەواتە لە بۆ بێت کە فیش بەکاردێ و لەبەرەوەی وەکو دیمۆسنتیش ئیش دەکا و تیمفیلمەکی دروست دەکا لە بۆ دڕای کە فیش بەکاردێ بابینۆ سەر بابەتی خۆمان بابینە سەر بابەتی کۆداین و دێکسترۆ میتۆرفان کۆداین ئەوە گۆڵد ستانداردە لە بۆ کەف بەڵام مشکلەشی هەیە مشکلەکانی چییە ئەوە بەخۆی ئەگەر لە بۆ ئازار بەکارمانهێنا دۆزەکی زۆری دەدەنی بەس لە بۆ کۆخەی دۆزەکەی کەمترە تا ئەو هیچ مشکلەمان نییە بەس مشکلەی چمان هەیە بێم ساید ئیفەکتەکانتان پێ لە بەرکەم بە ئاسانی هەر لە ناوی خۆیدان دیارە کۆیەکە یعنی کۆنستیپیشن یعنی تووشی قەبزیمان دەکە باشە ئەدی دینەکە یعنی ڕیسپایرێتەری ئەوە دکتۆر لە باب ئەوکەی خۆشی باس نەکردێ ڕیسپایرێتەری دیپرێشن دەکە ئەوە زۆر مهمە ڕیسپایرێتەری دیپرێشنمان توش دەکە ئەدیکشنمان توش دەکە ئەدیکشن باشە دیسفۆریاشی ئەوش قسەچی هەیە فاتیکمان توش دەکە کەواتە یەک لە مشکلەکانی بریتە لە قەبزی مشکلەی هەرە گەورەی بریتە لە ڕیسپایرێتەری دیپرێشن لۆ لەبەرەوەی کەف سنتەر لە مێشکدا کەف سنتەر زۆر نزیکە لە ڕیسپایرێتەری سنتەر کۆداین ئیش لەسەر هەردووچان بە تەقریبی دەکە مشکلەی ئەو بابەتەمان چییە مشکلەمان ئەوەیە ئەگە هات و ئافرەتێک پریگنان بوو ئێستا باسی دەکەین لە پریگنان کۆداین بەکار نایە لە مندار کۆداین بەکار نایە ئاگادار بن کۆداین بەکار نایە کە منداریش ئەوەی زۆر لێک نزیکە ناتانی فەرقی پێ بکە ڕیسپایرێتەری دیپرێشنی توش دەبی هەدی دێکسترۆمیتۆرفان هەستین ئەو ماددەیەمان گۆڕی دەستکاریمان کرد لە تاقیگەی دروستمان کرد مۆرفینمان دەستکاری کرد ئەو دروست بوو ئەو چیە لیز ئەدیکتڤە پێین ڕیلیڤیشی نییە علاقەی لە پێینیش نییە باشە ئەوانە خاڵی باشینە خاڵەچکەی باشی ڕیسپایرێتەری دیپرێشنمان توش ناکە ئەوش هەر خاڵش چاکە کەواتە لە ئافرەتی دووجیان بەکاردێ بەڵێ کاتیگۆری سیە یعنی ئەگەر هیچ دەرمانەک نەبوو لە زیاتی بەکاردێ ئاساییە دەتوانین بەکاری بهێنین باشە کەواتە دێکسترۆ میتۆرفانەکە باشترە لە کۆداینەکە بەس ئەوش خراپە چیە خراپەکەی چیە خراپەکەی تووشی ئیوفۆریای دەکە ئیوفۆریا یعنی چی ئیوفۆریا یعنی کەسەکە هەست بە خۆشی دەکە ئەوە لۆچ خراپە ئەوە لۆچ خراپە کاک دکتۆر ئەوە لۆی خراپە زۆر جار وێ نەخۆش دێ ئەوانەی مدمینن دێ لە سەیدەلیەی داوا دەکە یەک دقە بزانین ڕسمی دەرمانەکەم پێیە ڕسمەکەم دانابوو ئۆت سۆری وەچی لێ هاتیە بەداخۆ دیارە ئۆت ئەکسکەف باشە دێکسترۆمیتۆرفان پێی دەگوترێت ئەکسکەف کابرا دێتە ژۆرە مدمینە دەرێ ئەو دەرمانی هەم نادێ و دەرمانەی شڕوو بە پرتەقالێکە و نووسرای ئەکسکەف ئەوان ژناوەکەی دەزانن ئەکسکەف باشە دێکسترۆ هەر لە دێکسترۆەکەی هاتیانی لای ڕاست ئەوان بە ئەکس ئەویان کردی نیشانیان کردی ها ئەکسکەف ئەو ناوی شەریکەیە بەس لێرە باوە ینی ئەو شتە قچەک باوە کابرا دێ لە بۆ ئەو دەرمانێ باسی ئەومان کرد لە چاڵەتە چی سایدی فەکەەکانی کۆدینمان باس کرد باسی ئەوشمان کرد لە چاڵەتە چی نەخۆشەکە ڕیفێر دەکرێتەوە لە بۆ کندکتۆری وتمان ئەگەر لە 8 هەفتەی زیاتر بوو لۆی دایگنۆزی بکە ئەگەر هاتو بەڵغەمەکەی ڕەنجی هەبوو ئەگە هاتو چەند جارێک دەرمانمان دایا و دەرمانەکە کاری لەسەر نەکرد باسی سێنتڕاڵی و پێریفرالیشمان کرد قچەک باسی ئەو دوو دەرمانەشمان کرد بابی لێرکوانە بازیکەین سنترال نيرفس سیستم کول لەسەر سنترال نيرفس سیستم ئیش دەکە لەسەر مێدیولەری پاثوی ئیش دەکە لە کەف ریفلکس لەسەر سێربرال کۆرتێکس لەگەر سب کۆرتیکال پاثوی ئەوە کەف سەپرێشنەکان کەف سەپرێشن ئەو ئەنتیستەسفانەی کە کار دەکەن لەسەر پێرفڵی دێمڵسنت ئەنتیتەسفە لە بۆ دڕای کەف بەکاردێن سمپل لینکتەسە ئەوە چییە شروبەکە لینکتەس یعنی دایمەن وەکو شروب بەکاردێت دەخورێتەوە زیاتر لە بۆ ئازاری قورگ و لە بۆ مەوزوعی کۆخی دێمڵسنت باسمان کرد وەکو کۆوتەکی دروست دەکات لە دەوری برۆنکایەکەی وەتر ئایرۆزەڵ ئینهاڵیشنی ئاوەکەی لۆکال ئەنەستێتیک ئەنستیزیا بەنزی مەوزوعی هەیە بەکاردێنی لیدۆکەین و ئەو بابەتانە لۆی ئازارەکەی نەبینێ ئیرۆتیشنەکەی ناهێڵێت بەڵام بەڕاستی برێم ئەوانە ئەگەی لەگە دەرمانەکەی تێکەریکەی ئەگەنا
کەم وێ بەکار بێ باشە پرینۆکسی دایازین باشە ئەوش وە دەکا ڕیسپتەرەکانی پێڕفراڵی سنسیتیڤیتیان کەم ببتەوە لە بۆ ئۆریتیشن و لە بۆ ئەو شتانەی کە تێدایە لیڤۆ درۆپرۆپیزین ئەو ژەروەتر ئەکسایتەبڵیتی ئەو بابەتەی کەم دەکاتەوە پێویست ناکە باسی بکەین سەپرێسی کە فڕفلێکسیش دەکە باشە لێرەش باسێکی دێ کۆنترا ئیندیکیشن لە چاڵەتە لە حاڵەتی چی کۆنترا ئیندیکیشن ئەکسسیڤ میوکس دیسچارج هێبی باشە یان لیمیتد میوکۆسیلەری فانکشن یان سپیکی هیپاتیک ئیمپایرمنت بەس باسی ئەوە یەکەم بکەم ئەکسسیڤ میوکس دیسچارج ینی بەخۆی کابرا سپیوتەمی هەیە بەڵغەمی هەیە ئەم نابێ و دەرمانانەی بدەمێ کابرا بەڵغەمی هەبێ ئەم نابێ و دەرمانانەی بدەمێ لە بۆی کەفەکە ڕوونادا دێن ئەوزارە باسی ئەوە ئەنتی تەسوانە دەکەین کە کار دەکەن لەسەر سنتڕاڵی ئەوان شتمان هەیە ئۆپیۆیدەکانمان هەیە ئۆپیۆیدەکان وەکو کۆداین وەکو میثادۆن وەکو دێکسترۆ میثۆرفان وەکو فۆلکۆداین باشە واروها کلۆپێرستاین باشە کلۆپێرستاین بەس کلۆپێرستاین وە بزانن ئۆپیۆیدە دوای دەخینینەوە لەسەری سیدێشنیشمان هەیە سیدێشنەکان وەکو ئەنتیهیستامین ئەوانش ئۆپیۆید نینە ئەو دوایان ئۆپیۆید نینە گەڵەت نەبن با بەردەوام بین دێن یەکەم شت باسی فۆلکۆداینی دەکەین باسی دەکەین فۆلکۆداین ئەوەیان مهمە ئاگادار بن فۆلکۆداین ئەمە باسی ئەوما کرد کۆداین لە هەمووی بەقوەتترە لێرە ئەوەیان بەس فۆڵەکی لە پێشە باشە کۆداین فۆلکۆداین ئەوەیان نەن سیدەیتڤە کەسەکەی تووشی خەواڵوی ناکە نەن سیدەیتڤ نەن ئەدیکتڤە ئەوانە هەردوو خاڵی باشن باشە لێ لۆکان کە زیاتر بەکاردێ بلۆکچی مێدیولەری کەف سنتەر دەکا ئەوەش ئۆکیت کە باسی کرایە واروها ئۆپیۆدمان هەیە وەکو چ شتێکە وەکو میثادۆن و دایمۆرفین ئەوە دایمۆرفینە ئەوەش میثادۆنە دایمۆرفین میثادۆن ئەمە ئەو سێ دەرمانم کو لەبەر کرد ئەو سێیان میثادۆن و دایمۆرفین و کۆدین کە لە بۆ کەف بەکاربێت بە مێدیکۆی مێدیکۆ ساڵیمە ئەوە کراوە لە بۆ پزیشکی بە ناوی مێدیکۆ مێیەکە واتە میثادۆن دایەکە دایمۆرفین کۆیەکە کۆداین ئەوجەم دەمگۆ مێدیکۆ دێکسترۆ دێکسترۆەکەشم بەکاردێنە یعنی لای ڕاست لە بۆ دێکسترۆمیتۆرفانی وەڵحاصل ئەوە کۆدا ئەوەی یێ بەکاربینی ئەوانە لە بۆ چ بەکاردێن ئەو دووە ئەو میدیە باشە لە بۆ برۆنکیال کانسەر ئەگە کەسەکە برۆنکیال کانسەری هەبوو ئازاری زۆر بوو گوتمان ئۆپیۆیدەکان لە ئەساسدا ڕیلیڤی پێین دەکەن ئازار چێنن زیاتر ئەنەڵجێزیکن لێ ئازارەکەی کەم دەکاو هەروەها قچە ئەدیکشنە چیە ئەو ئەدیکشنە شتێکی باش نییە باشە ئازارەکەی کەم دەکات لێ لە بۆ کانسەر بەکاردێ برۆنکیال کانسەر میثادۆن و دایمۆرفین لەوانەیە دکتۆر بینتەوە ئەوەیە ئاگادار بن کۆداینمان هەیە گوتمان کۆداین بەچ لە بەرکەم گۆڵد ستانداردە ها گۆڵد ئەگە بە کەپیتەڵ بینوسی بەو نەوعەیە کۆداین گۆڵد ستاندارد کەف هەمووی CO یان GO باشە لێرە ئەویان گۆڵد ستاندارد تریتمنت فۆر کەف سەپرێسن باشە زۆر بەکار هاتیە لێش بەحس و شتمان لەسەری زۆرە ئەوە شتێکی چاکە گاندێک دەرمانمان هەیە بەحس و شتی لەسەری کەمە دەبی کەمتر بەکاربین گوتمان ساید ئیفەکتەکانی کۆ وەکو کۆنستیپیشن دیسفۆریا فاتیک ئەدیکشن باشە سمان ڕیسپایرێتەری سیستەم ئەوە لە دەرەخین دیتمەوە ئەوش دیپرێشن دەکات لێژ لە ئافرەتی دووجیان بەکار نایە لە منداڵی زۆر بچوو بەکار نایە دێکسترۆمیتۆرفان ئەوەیان سینثێتیکە لە مۆرفینی دروستکرایە without analgesic effect واتە پێنکیلەر نییە عیلاقی لە ڕلیڤی پێنگ نییە ئەنتیتەسف دۆس لیز ئەدیکتڤە وەلەوانەی بتەوەی ئیوفۆریا یاخود دیسفۆریا دیسفۆریا ینی هەست بە حاڵەتێکی ناڕەحەتی بکەین ئیوفۆریا ینی هەست بە حاڵەتێکی خۆشی ناڕەحەت بکەین لەوانەیە بە درەگ ئەبیوز بەکاربێ گوتمان هەن ناوی دەرمانەکەی چ بوو دەرمانە پرتەقاڵێکە لە سەیدەلی دەفرۆشتا ئەکسکاف ئەوە لە بۆ هەندێک بەکاردێ باشە لە بۆ ئەبیوزی زۆر کەسێ بەکاردێنی ساید ئیفکتی زۆر کەمترە لە کۆداین ئێمە درن لێرە درن گۆڵد ستاندارد لێرکوانە درن ئەو ساید ئیفکتی کەمترە لێ دێکسترۆمیتۆرفان ئێستا زیاتر بەکاردێ ئەو لێرکوانە باسی ئەو سلایدەم کرد لە لایەکەیتکە بێم باسی دێکسترۆمیتۆرفانی بکەم ریکۆمێندد دۆز لە بۆ هەر چیلۆیەکی باشە 0.5 میلیگرامە یعنی کەسەکە بە گوێرەی چیلۆیەکەی دۆزەکەی دیاری دەکەن ئەوە خینیتمان لە هەر هەش لە بۆ 6 ساعاتەکی clinical trial present for ئاگادار بن less than 4 years old child يعني زۆر کەم وایە بنووسین لە بۆ منداڵێک لە 4 ساڵی کەمتر بی بەڵام جار جوێ نووسرێ لەوانەیە ئەگە دۆزەکەی هاتوو زیاتر بوو لە 4 میلیگرام پێر چیلۆ لە بۆ هەر کەسەکی ئەو وەختی تووشی ئیوفۆریا و هاڵوسینێشنی دەکە
باشە درانک فیلینگ لێش گوتم کابرا لە بۆ مەوسوعی دڕای ئەبیوز بەکاردێنی یوفۆریا حاڵەتە خۆی شی دەداتی هالوسینیشن تقریبا سەرخۆشی دەکە هالوسینیشن مانایەکەی دیارەکە بچم بخینەوە درانک فیلینگ ئەوە باشە درانک فیلینگ وەکو سەرخۆشەکی لێ دەکە لێرکانە کۆداینمان هەیە کۆداین گوتمان نابی بەکاربێ لە بۆ منداڵ 12 ساڵ کەمتر نابی لە بۆی بەکاربێ باشە لە بۆ سەروی 12 ساڵ بەکاردێ ئەوەش دۆزەکەیتی پێویست ناکە بیزان لانکاوە بە زۆندەی باشە بزانن کە لە بۆ خوار منداڵی 12 ساڵ بەکار نایە لە بۆ ئافرەتی حملدار بەکار نایە بە تایبەتی لە ماوەکانی کۆتایی چکە دەستەناو حملەکە وە دەکە مندارەکە تووشی ڕسپایرەتەری دیپرێشنبی باشە لە بۆ ئافرەتی شیردەریش باشتر وایە بەکارنێ لێوش بەکار نایە باشە ئەوە کۆداینەکە ئەوش ئەو دەرمانانە کە لە بازاڕی هەنا تەماشاکە لێر لەسەر نووسرای دڕایکەف لە بۆی لە بۆ ینی کۆخی وشک زیاتر بەکاردێن زیکەف زۆر بەناو بانگە باشە ئەو ناوی بزانن زیکەف بیلموکودین لەوانەیە هەتا ڕاددەک بەڵام زیکەفەکە زۆر بەناو بانگترا ئەو کەیت کەش ئەوەشیان سیدیلارە شتەچ وایە سیدیلار ئەوش قەدیم حکومە زۆر دیدە سیدیلار زیکەف ئەو دوی بناسنەوە بەسە ئینشاءڵڵا دێن باسی سیدێشنەکان دەکەین هەر ئەنتی تەسف حسابیان لە بۆ دەکرێت باشە دژە کۆخە ئەو سیدێشنانە چنە چکە گوتمان ئەمە سێ کۆمەڵەمان هەیە ئەنتی تەسف میوکۆلایتیک ئەکسپێکتۆران ئەوانە شەر لەسەر ئەنتی تەسفەکە حساب دەکرن ریدیوسی سێنسیتیڤیتی دەکات لە بۆ کەف ریفلێکس وەکو ئەنتی هیستامینەکان هیستامین وەک ڕیسێپتەری بلۆک دەکات ئەنتی هیستامین وانەی تایبەتمان هەیە لە بلۆکی RS لەسەری باشە یەک لە دەرمانەکە ناوی دایفین هایدراماینە کە زۆر بەکاردێ ئەگە تەماشایەکی ئێرە بکەین دەرمانی کەش هەیە بەکاربێ وەکو کیتۆتیفین ئەوش بەکاردێ بەڵام بە دەرەجەیەک دایفین هایدراماین لەگەر کلۆر فینی ڕامین هاگە تەماشای ئەو دەرمانێکن کلۆر فینی ڕامین ئەو دەرمانی تێکرێ ئەوە ئەنتی تەسف دڕگەکە کەف شڕوڤەکە لە بۆ منداران ئەوە چی شتێکی باشە ئەنتی هیستامین ئەوە لێرە ببیرماتەوە ئەنتی هیستامین لە بۆ ئافرەتی دووجانش دەبی لە بۆ مندارانش دەبی دەرمانێکی سەیفترە باشە لۆژەکە تەماشاکەی فۆر چڵدرن لێرکوانە کلۆر فینی ڕامانی تێدا شەر نییە تو بەس ئەنتی هیستامینەکەی بدێ لەوانەیە بەخۆی لەناو دەرمانەکەی تێدابی تێکەڵک بی لەو شتانەی دیکە کەفمی کشتەر ئێساڵە لە سلایدەکانی ئاخری ئاماژەی پێدەدەین کەواتە سیدێشنەکانش بەشەکن لە ئەنتی تەسف لەو بابەتەیدا باشە دێنە سەر میوکۆلایتیک لە بۆ پرۆدەکتیڤ کە بەکاردێ ئیشی چییە میکۆلایتیکەکان پێ ناسە چ بکەین دیکریز ڤیسکۆسیتی کاکە بەڵغام چڕیەکی زۆری هەیە گە تەماشای ئەوەیکن باشە ئەو بەنا زۆری تەماشامان کردیە ئەوە سپیوتەمەکەیە ڤیسکۆسیەکەی گەلە زۆرە لەوانەیە لەگە کۆخی نیەتە دەرێ کابرا هەر دە کۆخی جاروێت دە کۆخە دوازدە کۆخی دەکە ئەو سپیوتەمەکە دێتە دەرێ ئەو میوکۆلایتیکە دێت دەکە دێوە دەکە ئەوەیان شێدارتربی هایدریشنی زیاتربی ئێستا باسی دەکەین وە دەکات تێک بشتێ ئێستا دەرمانەکان باسکەین باشتر تێدەگەین کۆندیشنەکان لە بۆ COPD لە بۆ ئەسمای بەکاردێ ئەوانەی نەخۆشی ڕەبووان هەیە لە بۆ پۆست سێرجری لۆ پۆست سێرجری لە هەندێک لە سێرجریەکان ئەمە بۆڕگەکی ڕاوان دەکەینە خوارێ لە بۆ منتیقەی ڕیسپایرێتری لۆی کەسەکە هەناسەی پێ بدە ئێلەو حاڵەتی کە بۆڕێکەمان دەرینە هەندێک منتیقە ئیریتیشن دەکا هەندێک منتیقە چکە فۆرم بەدیەکە دەیخستە ناوێ وە دەکەم میوکەسی زیاد بەرهەم بینی لێش وێت کەف بەرهەم دێ لێ دەنووسین کرۆنیک ساینوسایتس باشە لە بۆ ویش بەکاردێ ئەگەر تەمەشا بکەین سێ کۆمەڵی سەرچیمان هەیە بە تایبەتی یعنی سێ دەرمانمان هەیە کە زۆر بەکاربێ میوکۆلایتیک بی ئەوانش ئەو سێ دەرمانن ئەویان دڵخوازی زۆربەی کەسەکانە لە بۆی زۆر باشترە لەوەکان کە ئێستا باسییان دەکەین بڕۆم هێکسینمان هەیە باشە بڕۆم هێکسین ئیشەکەی چییە بڕۆم هێکسین وەبزان ماسێل ستابیلایزەرە یەک لە شتەکانی ئەو کەیت کەش وە دەکا ستیمولیت میوکەس گلاند تو پرۆدیوس ثینەر لیستیکی میوکەس وە دەکا میوکەسەکە ثینەربی ئەوەی بەرهەم دێ ئەدی ئەمبرۆکسۆل سێرفەکتانتی دەردەدا تۆ لە لەکچەری نێنویسێ سێرفەکتان چییە لە فسیۆلۆژی دەیخینین وەختی دڵ وەختی سیەکان کە هەناسەی دەدا بۆنەوە سیەکەیە کە هەوای دەستەنەیە گەورە بووە کە هەوایەکە لا دەچی گچکە دەبی ئێلۆوەی کۆلاپس نەبی پێویستمان بە مادەکە پێی دەگوترێت سێرفەکتان 95 خانەکانی سیەکان بەرپرسە لە هەناسەدان O2CO2 exchange بەڵام 105ەکەی بەرپرسە لە دروستکردنی سێرفەکتان ئەمڕۆ زۆر ژوە دەکات سێرفەکتان زیاتربی وە دەکەم میوکەس کلێرەنسەکەی زیاتربی بەچەند میکانیزمەکی ئیش دەکە ئەسیتالی سیستین ئەوانەی سیستیمیان پێەیە ئەوانە مادەچیان تێدایە ئەو مادەیە دێت دەکات دای سەڵفاید بۆنی تێک دەشێنی دای سەڵفاید بۆن چیە لەو میوکەسەی کە پێک بەستراینە چ شتێک بۆ دەکە ئەو ڤیسکۆستیەکەی زیادبی بۆن دەچیە پێی دەگوترێت دای سەڵفاید بۆند
سوري ئەستالسیستین ئەو دایسەلفاید بۆنەی تێک دەشتێنی وە دەکە زۆر بە ئاسانتری ئەکسپیل بکرێ ئەو بەڵغەمە دەربدرێ ئەوش دەرمانەکانە میوکۆسۆفت هەر ناوەکەی بەخۆیتی باشە ئەمبرۆکسۆلەکە ئۆت باشە میوکۆسۆفت میوکۆلایت نەماگۆ میوکۆلایتکەکەنە میوکۆسۆلف عندی سۆلڤی دەکە دەیتاوێنێتەوە میوکۆسۆلف بڕۆم هێکسینەوە باشە هالێر نووسرە پرۆدەکتیڤ کەف لە بۆ پرۆدەکتیڤ کەف بەکاردێ ئەنی زۆر بێشتەکان لە سەیدەلی لەسەریشی نووسرە ئەو میوکۆلایتیکەکانە باسمان کرد بڕۆم هێکسین ئیشەکەی لیز ڤیسکەس میوکەسی دروست بکە ئەسیتایل سیستین کاربۆسیستین میسیستین ئەوانە هەمنیان فری سەلف هایدرال گروپیان تێدایە کەوە دەکە دای سەلفات بۆنەکان تێک بشتێنی یاخود بیان کاتەوە لە میوکەسەکەدا کەواتە ڤیسکۆسیەکەی کەم دەکاتەوە لێ بە میوکۆلایتیک درەک حیسابە بین ئایڵیشن و بە ئۆڕەلیش دەدرێ باش واتر ئینهاڵیشن ئەویش وەکو ئەکسپێکتۆرانتێک ئیش دەکە ئەستا ئەکسپێکتۆرانتەکەی دەخینن لە برۆنکای ئەکتەیسس باشە ئەو لە پاتۆلۆژیەم لە خۆشش دەخینن سمپل هایدرێژن یەک لە شتەکان لە ئەکسپێکتۆرانت ئێستا باسی وەش دەکەمەوە کەسەکە وا پێویستە ئاوشتی زیاد بخوا دۆرنەیس ئەلفا ئەوەش لە سیستیک فایبرۆسس بەکاردێ بە شێوەی ئینهاڵیشن ئەوژەر باشە لە بۆی ئەمبرۆکزۆلەکەش باسمان کرد ئەمبرۆکسۆل سوودەچی هەیە گوتمان سێفەکتاتی دروست دەکە وەروە لێرکوانە باسی کۆمەڵە سوودەچکەش هەیە گوتمان چکە چەند میکانزمە چیە وەڵ ئاسڵ ڕدیوس ڤیسکۆسیەکەی دەکات چکە میکۆلایتیکە ئەدی ئەکسپێکتۆرانت سکویلمان هەیە ئەوەیان لە هەمووی بەناو بانکترە جای فینیسین باشە جای فینیسین لان دەکشمێن ئەوەش بە ئێفیش دەنووسێت جای فینیسین ناوچکەشی هەیە ناوکەیتکەی ئۆتە گلیسرین نازانم چێ گەل لە بۆ ڕیسێرچ شتی خینتانەوە بۆی نەیدا بۆی بنووسن باشە جای فینیسین بابزانانی ئەکسپێکتۆرانتەکان چێ ئەکسپێکتۆرانت ئەوانە هێڵپ ریموڤ respiratory tract secretion by increased amount of mucus ودەکەن amount mucusەکەی زیاتر بی ئەوەکەت کە چ دەکرد دیسۆلڤی ڤیسکۆسیەکەی دەکرد ڤیسکۆسیەکەی کەم دەکردەوە بەڵام ئەوە ئەماوندەکەی زیاد دەکە بەڵام وە دەکە بە هایدرێشن زیاد بی ئەکسپێکتۆرانتەکان واتە چۆن یعنی ئەتوو ئەگەر ئەو تەرسمەکە هەیە ئەگەهات و بەڵغەمەکە زۆر کەم بوو یعنی ئەوەی واز دەبینێ ئەوەن دۆکە بوو ئێتو لەگە ئەو هەوایی کە دێ لەوانێ نەتانی بیبە زۆر زاروێ ئەو نەخۆشانەی کە بەڵغەمیان هەیە بەڵام بەڵغەمەکەیان کەمە ئەوەش مشکلێ کە تا دێتە دەرێ زۆری پێدەچی لێ ئەمەوە دەکەین ئەو بەڵغەمە یەک هایدرێشنەکەی زیاتر بی ینی با بڵین ڤیسکۆستەکەی هەم کەمتر بی هەم ئەماونتەکەی زیاتر بی لۆی بێتە دەرێ ئەوانش بە ئەکسپێکتۆرانتەکان دەکرێت باشە ئەو دەرمانەمان هەیە کە پێشتر زۆر بەکاردەهات باشە بە کۆمبینیشن زیاتر یان لەگە دەرمانشکە تێکردەکە ئەوەشمان هەیە کە لە هەمووی بەناوبانگترە increase hydration of mucus هایدرێشنی میوکەسەکەی زیاد دەکە باشە جای فینیسین ئەو لێرکوانش نووسرە increase the volume of bronchial secretion کەواتە زیاد دەکە لە ڕێگای هایدرێشنەوە بەڵام شتێک مهمە لێرکوانە بیزان لە ئەکسپێکتۆران ئەگە هات و دەرمانی ئەکسپێکتۆران جای فینیسین و ئەوە بابەتە لە بۆ نەخۆشەی نووسی ئامۆژگاری بکە ئاوی زۆر بخوا ئامۆژگاری بکە شلەی زۆر بخوا لۆ ئەگە هات و ئەوانەی کەم خوارد زۆر کەمی خوارد حتمما هایدرێشنەکە ڕوونەدا چکەوە دەکات سکریشن زیاد بی سکریشنەکی ئاوی وەتەریبی باشە زیاتر زیاد بکرێت ئێگە و ئینسانە بەخۆی تووشی دیهایدرێشن بوو نابی لۆ یەک لە شتەکان کە نسعاتی دەکەین دەرن ئاویش باش بخۆ یان شلەی باش بخۆ ئەها زۆر زیاد دەرن شلەی بخۆ کەسە کۆخەیتی بابرین شۆربای بخۆ نیشتی بخۆ ئەو شتانە بخۆ بەشلە لۆی سوودی هەبی کەف میکس چەرچیە ئێستا باسی هەموو بابەتەکانمان کرد باسی ئەنتی تەسفەکانمان کرد وتمان ئەنتی تەسفەکان کۆمەرە شتێکمان هەیە کلۆپرستن فۆلکۆداین دێکسترۆ میثاسۆن کە لە هەمووی باشتر بوو ئەوانەی لە بۆ کانسەرەکەی بەکارداهاتن میثادۆن و دایمۆرفین کۆدین کە گۆڵ ستاندار بوو ئەوانە ئەنتی تەسفەکان لەگەر سیدەیتفەکان ئەنتی هیستامین دایفین هایدرامین باشە شەرنیەوە چی منەها لە بەرتان بێشتا لێکچەرەکەتان بە تەواتی دەرخ نەکردیە شاڵە کە دەرختان کرد باشتر لی دەزانن ئەوەی دیکە دەمینێتەوە میوکۆلایتیکەکان لەگەر ئەکسپێکتۆرانتەکان لە بۆ وێت کەفی باشە هەمووشمان باس کردە زۆر جاروێت تێکەر دەکرێت میکۆلایتیک و ئەکسپێکتۆرانتێک پێکۆ دەدرێن لە پێرفڕڵێکی ها باسی میکانیزمی ستیممان کرد ئەو بخارێکی هەڵی دەمژین باشە یاخود برۆنکۆدایلیتەرێکی لەگە دەدرێت بە تایبەتی کەسەکە ئەفمای هەبی ئەو پێدرێن کەف میکسچەر ئەوەش دەرمانەکانن کە دکتۆر وێنەکەی دانایە باشە ئەوە زیکەفە ئەو بەناو بانگە تا ڕادێک باشە زیکەف ئەوان بەناو بانگە ئەوانەی دیکەشیان ئەوەشیان زۆر بەناو بانگە ڕۆسپان ئەوەش زۆر لە شوێنەکان هەیە لەگەر ساملینی لێرکوانە نان سپێسیفیک تریتمنتمان هەیە لە بۆ کەف یعنی ئەوانە سپێسیفیک نینە زۆر باشە
وەکو ئیپراتۆپیەم برۆمایت ئەوە یانسیە ئەنتیکۆلینێرجیکەوە دەکەم میوکەس سکریشنەکە کەم بکرێتەوە بێتە ئەدرینێرجیک ئەگۆنستمان هەیە ریلاکسی برۆنکای دەکاتەوە برۆنکۆ دایلیتەرە وەرەوە میوکەس کلێرنسەکەی زیاد دەکات فایۆفیلینمانەیە فایۆفیلین ئێستا کەمتر بەکاردێت زیاتر لە بۆ نەخۆشی ڕەبووی بەکاردێ بە جێستا لەوێن دەریش کەمتر بەکاردێت چونکە ناڕۆثێراپیوتیک ئیندێکسی هەیە لەوانەیە بێتەوەی تۆکسیتی ئەگەر قچێک زیاد بەکاربین ئەوش تووشی ئەڕتمیا و شیزەر و ئەو بابەتانەمان دەکات لەوێ کەمتر بەکاردێت بەخۆی برۆنکۆ دایلیتەرە یعنی وە دەکات برۆنکایەکان ریلاکس بن سیلیەری فانکشنش زیاد دەکات لێ هەم لە بۆ کۆخەی هەم لە بۆ ئەسمای بەکاردێ فایۆفیلین باشە بەس ئێستا کەمتر بەکاردێ سۆدیۆم کڕۆمۆگلایکێت کڕۆم ئەوە لێرکوانە نادەم کەلمی کڕۆمەجێ لێ بۆ ستابیلایز مایسەری دەکات ئینفلامێشنی کەم دەکاتەوە حتمما ئینفلامێشن کەم بکاتەوە باشترە یعنی ئەوانە لە گەری بەکاردێن ها بە کۆمبانیشن یاخود ئەو دەرمانش لە بۆ دەنووسی دکتۆر سێ چا دەرمانی دەنووسی لەوانەیە ئەوانش تێدابی ئاگادار بن بیکلۆ میثازۆن ئەوەشان بە بیکلۆمیثازۆن چی ئەوە کۆرتیکۆستیرۆیدە کۆرتیکۆستیرۆیدەکان ئیشان چێ وەکو ئێنسیدەکان ئیشان کەمکردنەوەی ئینفلامێشنیە باشە بەس ئەوە بە ئینهاڵیشن بەکاردێ بە دەرەجەیەک ئەوانە ئینهێل کۆرتیکۆستیرۆید لە بۆ ئەسمای زۆر میهمن بەڵام بە ڕێگولەر بەکارمێ یان دکتۆر پێی دەرسبێنان و ئێوارم پەمپە چی لە خۆتدا نابی بری وەڕە کۆخەم نییە لە خۆم نادەم ئەو لە بۆ نەخۆشی ئەسمای زیاتر دەخینە لێرکوانش باس کرا ئەو دەرمانانە بەشەچیان لە نەخۆشی ئەسمای زیاتر دەخیندرێ نان فارماکۆلۆجیکال تریتمنت لەوانەیە هایدرێشن گوتمان ئاوی زیاد بخواتەوە لەوەی میوکەسەکەی ثیم بیا خۆ شۆر باشتی وا بخوا بە ئاسانی دەربدرێ ستیم باشی میکانیزمی ستیممان کردکووە هیومیدیفایەرەکان ئەوەی کەوە بکات شێدار بین هەر هەماشتە لەگە ستیمی سەڵوەتر گارجڵ خێوا بکەچی غەرغەڕەی پێ بکە لەوەی فرۆت ئیرتێشنەکەی کەم ببتەوە باشە کافینگ تەکنیک پێی بریک و بتانی بکۆخی لەوێ دەکاتە کۆخەکەت بە خۆتکە ڕوو لە خوارێکە لەوەی بەڵغەمەکە بێتە دەرێ ئەویش پێی دەڵی کە کووە ڕێت فلاکەکان کە گوتمان وا باشتر بینێریۆ لە بۆ لای دکتۆر ئەگەر هاتوو لە 3 هەفتە زیاتر بوو یان بۆ کڕۆنیک 8 هەفتە زیاتر یاخود پێرسیستانس کەفەکە چەند دەرمانێکماندایە چارەسەری نەکرد ویت لۆسی لەکە بۆ ئاگادار بن ویت لۆس زۆر جاروێ کانسەر دەبتەوە کاری ویت لۆس دەبی ئاگادار بین هیمۆپتسس بڵەت هەبوو لەگەری چکە لەوانەیە تیبی بی توبەرکلۆسس بی نەخۆشی سیلی هەبی نەخۆشی سیل ئەمە چەند سێچار ئەنتیبایۆتیکی لێ دەین نەخۆشی سیلیش توبەرکلۆسس تریتمنت ئەویشە لە بلۆچی RS ئینشاڵڵا بە ڤیدیۆیەک باسی دەکەین سیڤیر دیفیکالتی ئۆف بریتینگ یعنی SOB هەبوو شۆرنس ئۆف برێثی هەبوو نەیدەتانی هەناسی باش بە باشە یاخود نەمانتانی کۆزەکی دیاریکراوی لە بۆ بینینەوەی تریتمنتیکەین نارم چەند دەرمانێکماندا هەر ئیشی نەکرد نەمازین دێنێرنەوە لای دکتۆر ئەوەش سەمەریە تریتمنتەکەی دیپێندی دەکاتە زەر ئەندەرلاین کۆس وە پێویستە هیستریەکی باشە نەخۆشەکەی وەگرین خاتون ماوەی چەند دەکات و کۆخەت هەیە وە کۆخەکەت چنەوەعکە تاڕە هیچکە ئەری پێشتر ڕەبۆت هەبووە کەستان هەیە ڕەبۆی هەبووبی SOBیت هەبووە شۆرنت ئۆف برێثت هەیە کاکە هەناسە تەنگ دەبی لەگە کۆخەکەت مشکلت هەیە شەوان لە خێوێ واگەت دەینی یەک لە شتەکان کە باسم نەکرد سیدەی تڤەکە ئەنتیستامین دایکردنای دراماین ئەو لە بۆ منداری بەکاردێ ئەو مندارانەی کە شەوان مشکلی کۆخەیان هەیە زیاتر لە بۆوانش بەکاردێت چکە گوتمان سەیفە لە بۆ منداران دوور سیدەی تڤە هەم خەولێکەرە هەم کۆخەکەش کەمتر دەکاتەوە باشە چەندی زووتریش دایگنۆزیکەین و تریتمنتیکەین باشترە چوزەکان درۆگ تێرەفی فۆرکرۆف دەبی جاری یەکەم فکرێکی تەواومان هەبی لەسەر ئەو کەسێکە چارەسەری دەکەین کۆداین فۆلکۆداین دێکسترۆمیتۆرفان ئەوانەها ئەنتی تەسفەکانن لێرکوان ناومان هەیە زیاتر لە چ بەکاردێن لە یوزلەس کەف واتە دڕای کەف ئەمە باسمان کردیە لەگەڵ ئەنتیهیستامینش ئەوش زیاتر لە دڕای کەف بەکاردێ چکە ئەوانە وە دەکەن ئەنتی تەسفن وە دەکەن کۆخەکە ئەسڵەن ڕوونەدە دژە کۆخەنە باشە بەڵام میوکۆلایتیک و ئەکسپێکتۆرانتەکان زیاتر لە وێت کەف یوسفۆڵ کەف باشە لەوی بەکاردێن لە پرۆدەکتیڤ کەف ئەوەشان گایدلانەکە دکتۆر داینای وادارین سوودی هەبی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات یەک شتێکەش هەبوو ئەگەر بکرێ پێتان پیشاندەم بەس نازەم پێتان پیشاندەم یەک دەقەت خوا بچینەوە سەر ئێرە بەڵێ بەو شێوازە ئەویان ئەگە دەبینن تەمەشایکەن ئەوە وەرەقەکەی منە کەمە ناڕوونیشە ئەگە تەمەشاکەم قەدیمکم خوێندێت تایپەکانی کەفچیە کوو ڕوودەدا تریتمنتەکەی یەکەم ئایدنتیفایدا ئەندەرلاین کۆز پاشەنجی سنترال و پێرفلەمیمان هەیە پێرفێڵیکە ئەوانەنە سنترالیەکە جەماعەتی ئۆپیۆید دوشتن ئەهات لێرە ئەمن دێکسترۆمیتۆرفانم نووسێت نووسم چی ئیشەکی دەکا گۆت نووسم باشترە لە کۆداین چکە لیزەر ساید ئیفێکت هەیە فۆڵ کۆداینم نووسە کلۆرپرێستنم نووسە گوتم نۆن ئۆپیۆیدە بەڵام ئیتر سەیفەر زۆر دەرمانێکی چاکە دایفین هایدراماینم نووسە سیدەی تفەکانم نووسێ مەبەستم چیە لەو شتەی مەحاولە بکەن هەمووی لە وەرەقەی ئەوها قڕ بکەنەوە
ئەو نەخۆشی ئەسمەیە فیلینگ گوتمان لە ئەسماش بەکاردێن ئەو هەنم نووسە میکانزمەکەیان کووە وهروەها ئەکسپێکتۆرانتەکان لێرە تێبین یەکەم نووسەکە کە ئەکسپێکتۆران لە بۆ دڕایکە بەکارنەیە مەقسەدەکەم لەوەی چوو مەحاولە بکەن هەموو ئەو لێکچەری خینمان وەچی من دێخنە سە وەرەقەچی ئێستا ئەوەی من هەمووی وەرەقە کونیوە باشە ئەوە وەدەکە ئەنگۆ ئاسانتر مڕازعی بکەنەوە بە ئاسانترە هە ناوەکان هایلایتکەن ئەوە چەند جام ڕازعکرێتەوە لێ هەمووی بە هایلایت کەس ناوەکان لێدە لۆی ئاسانتر پێتان لەبەر بکرێت وەسلام علیکم ورحمة الله وبركاته دقەبە ڕکۆردەکەی ڕاگرن